لەسەرم پرسە وەرنەگرتنەوەی پاسپۆرت لەلایەن هاوڵاتیانەوە من میوانێکمەیە ئەویش بەڕێز سعید ئیسماعیل بەڕێوەبەری پەیوەندیەکان و سعد ئیسماعیل بەڕێوەبەری پەیوەندیەکان و ڕاگەیاندنی پاسپۆرتی دهۆک. بەڕێز سعد ئەگەر بە ئێمە بڵێیت ئەم گرفتە لای ئێوە تەبعاً ئەم گرفتە لە هەموو پاسپۆرتی پارێزگاکان ڕەنگی داوەتەوە، بەڵام لای ئێوە چۆن ینی دەرکەوتووە بابەتەکە؟ ئایا هاوڵاتیان لای ئێوەش دیسانەوە دێن مامەڵە دەکەن و دواییە ڕێژەیەکی کەمیان یێنەوە بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان؟ بناوێ خودێ مەزن و دلۆڤان ڕێز و سڵاف بۆتە و بۆ هەمی بینەرێت کوردستان 24 بەری ئەس بچمە سەر بابەتی خۆ من بێت ئاماژە بخاڵێکی گرنگ بکەم. ئەڤرۆکە جەژنا پۆلیسایە هەرێمی کوردستانی و عێراقی vê helkeftê ez pîrozbayî bi navê cenabê rêveberê pasportê dihokê û hemî efser û karmendê pasport dihokê pîrozbayî hemî polîs û karmend û efserên hêzê navxwe dikein hêvî dikein serkeftî bin ji karê xwe de û pitir xizmeta hawlatiya bikin. Belê binisbet pasportê ema ev kêşe nel parêzgahê dihokê belkû gelek parêzgahên dî herêmê û Iraqê hey جمارێکە زۆر هاوڵاتیان سەردانە مەکریە معاملەی خۆ ڕێڤەبرنە بەلێ نهاتینە پاسپۆرتێ خۆ وەرنەگرتنە vê helkeftê me gelek daxwaş hawlatiya kiriye bi rêkêt kanala û bi rêkêt sosyal medya û bi rêkêt dezgehê ragihandinê me gelek daxwazî kiriye û agehdar kiriye ku serdana rêveberiya pasportê û nivîsî her du nivîsîngehê akirê û yê zaxwe bikin bo wergirtina pasportê xwe. باشە، ئەکرێ پێمان بڵێ ڕێژەیەکمان پێ بڵێ کە ئەم دیاردەیە لای ئێوە لە چه ئاستێکایە؟ نزیکەی تقریبا ئەم شەی بێژین نزیک 17,000 پاسپۆرت خەلک چێکردنە و خەلک نهاتینە سەردانەمە نەکردنیە بۆ وەرگرتنا پاسپۆرتێ خۆ. ڕاستی ئەگەر بهەیە حەقیقەت ڕێژەکی گەلەکە، یعنی 17,000 پاسپۆرت یعنی 17,000 هاوڵاتی معاملەی خۆ چێکردنە و پاسپۆرتی وان دەفمەیە ئەف پاسپۆرتە هەر دەما بڕیارێک بێت بەغدا احتیمال مەسەلەن بەغدا بێژیت بینە پاسپۆرتی بزڕینەوە بەغدا بێت هاوڵاتی سەردانە بەغداد کرد بۆ وەرگرتنا پاسپۆرتی خۆ، یعنی ئەگەری وێت شتێ هەیە یعنی هەتا نوکە کتاب نهاتینە کاریگەری گەڕانەوەی پاسپۆرت بۆ بەغداد چییە؟ چاوەڕێ کریە کاریگەری گەڕانەوەی و پاسپۆرتە بۆ بەغداد چییە؟ هاوڵاتی تووشی چییە بێت دوای ئەوە؟ هاوڵاتی بێت سەردانە بەغدا بکات بۆ وەرگرتنا پاسپۆرتێ خۆ. ئەوەل حاڵەتی هەکەر بەغدا بڕیارێک دەرکرد کە ئەف پاسپۆرتە خەلک نەوەرگرتنە بلا بێنە فڕێکەنەوە بۆ بەغدا هەکەر حاڵەتە ئەگەر چێ بوو ئەبێت بچنە بەغدا وەرگرن پاسپۆرتی خۆ. شینال بێرە یە حازرە و بەردەستە و خلالێ 10 دقه 5 دقه شێن پاسپۆرتی خۆ وەرگرن ئەلبەشێ بەلافکردنا پاسپۆرتێ. حاڵەتتان هەیە هاوڵاتیە مامەڵەی پاسپۆرتی کردبێت و تا بەسەرچوونی پاسپۆرتەکەی لای ئێوە مابێتەوە؟ بەێ مەگەلک حالت هەبوون نوکەژی ئێشتا مای ئێشتا پاسپۆرت ساڵی 2010 و 11 و 12 ینی ڕێژێکی کێم بوون و ماوەیژی سەرڤە چ بوو هەتانۆکە هەتا وێدەمێژی نەوەرگرتنە ئەمە نسبەکی هەی ئەمشێن بێژین نێزیک 105 پاسپۆرت هەتا نۆکەژیل بەشێ بەلافکردنی پاسپۆرت بەس ئەو ژبەر کێمیا پاسپۆرتێ و ئاریشە پاسپۆرتێ هەمی عێراقی کوچێ بوو ساڵە ڕابردی یعنی پاسپۆرت شێوەیەکی چەند هەیوات ما هەتا دەرکەوت ji ber هەندێ هاوڵاتی هاتن معاملەی خۆ چێتکردن و معاملەی خۆ ڕێڤەت برن و پاسپۆرت نەدەرکەوت نوکە هەمی پاسپۆرت ئەو هاوڵاتی سەردانە ڕێڤەبەریە پاسپۆرتی کریە دهۆکێ زاخ و نویسینگە زاخ و ئاکرێ ئەو شێن هەرکەنگی معاملە ینی ساڵە 2023 بیت 22 بیت 2024 جی هەتا هەفتیا ڕابردووژی ئەگەر سەردان کردیت ئەو شێن پاسپۆرتی خۆ وەرگرن. بەێ پاسپۆرت زۆر باشە ئەفسەر و کارمەندێت خزمەتە هاوڵاتیەدایە. ینی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان پێچەوانەی ئەوانەی کە نیان پاسپۆرتەکانیان وەرگرنەوە ئەوان پەلەیانە ئیشوکاریان هەیە بۆی پاسپۆرتی خۆیان بە زوویی دەربێنن. ینی پێم وابێ ئەو ڕێژە زۆرەشی کە بەڕێزە باشسکە نزیکەی 10,000 کەس مامەڵی کردو تا ئێستا نهاتۆ پاسپۆرتەکەی وەرگێتەوە. ئەمانە خۆی لە خۆیان بوونەتە ڕێگری دروستبوونی قەرەباڵخی لە ناوەندەکانی دەرێنانی پاسپۆرتە. پێت وایە چ میکانیزمێ بگیرێتە بەر بۆ ئەوەی
ئەم هاوڵاتی کە پێویستی بە پاسپۆرتە سەردان بکات پاسپۆرت دەربێنێ ئەجینا خەڵکێکە پێویستی نییە بۆ مامەڵەوە کات و پاسپۆرتەکەشی لەوێ کەوتووە. ما قلت 17,000 نەک 10,000 17,000 ڕێژەیەکی زۆرە بنسبەت ئەو هاوڵاتی ئەوێ بلەزن نوکە ئەو سیستەمێت ئەلکترۆنی ڕاستی سیستەمێکی پێشکەفتیە ماوەی 2 سعاتە هاوڵاتی ئەوێ بلەز بیت و ئەوێ نەبلەز بیت ئەگەر بەس مامەلەوی نەشتە بەشێ یاسایی دێشێت ماوەی 2 دەمژمێرە پاسپۆرتی خۆ وەرگریت یعنی ئەف ئاریشە الحەمدلله نەمایە ئەو پاسپۆرتی ئەلکترۆنی ئەو هاوڵاتی مەسەن بێت زۆر باش خلاص کرد ئان مدەی شۆل پاسپۆرتی نەبیت یعنی شێت ماوەی 2 دەمژمێرە پاسپۆرتی دەرکەویت و دیچتە ماڵ. باشە بەڕێز سعد ئیسماعیل لە بەڕێوەبەری پەیوەندیەکان و ڕاگەیاندنی پاسپۆرتی دهۆک زۆر سپاس بۆ کاتەی بە کوردستان